باشی؟ باش سپاس. ئامادە؟ بەڵێ زۆر 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 تاکی تاکید باش زۆر پرۆڤەتان کرد پێکەوە؟ ئارۆ بەڕاست. ئەگەر ئێستا کە سەیری گروپی یەکەممانە کرد گۆرانیان وت هاتنە دەرەوە یا قسەکانی ئەندامانی لیژنا هەستە چۆن بوو لەو کات؟ وڵا چی بیش نەزانم باسی هەستی خۆتم هەستی خۆم وڵا من حەزم کرد یعنی هەمووان دەربچین بەڵام نابێ یعنی هەمووان بچین چ دەرسێک چوانێک لەو گروپەی یەکەمەوە فێرون؟ وڵا دەرس نازانم چی بڵێم. ئینشەڵا سترێس نابی و هەناسێکی قوڵ هەڵمژە و ئێستا ئێوە ئەتوان بڕۆنە ژوورەوە زۆر دینا و نەرباز ژیلە بە ئەگەر دووەم بۆ بڵێ ئێوە بە ئەگەر بڵێ ئەگەر لەسەر ئەم ستێجە بەباشی